خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنمەیەکی نوێی ژیانی ژیرانە. لە بەرنمەیەم هەفتەیە باز لە شێرپەنجەی زمان دەکەین. 10,000 ئەمریکایی ساڵانە تووشی شێرپەنجەی زمان دەبن، بەڵام پزیشکەکان دەڵێن ئەگەر بێت و ئەو بەشەی تووشی شێرپەنجەی بزمان بووە لێ بکەیتەوە، ئەوە ڕەنگە ژیانی نەخۆشەکە بپارێزرێت. منداڵەکان دەباتە دەرەوەی ماڵەکەی بۆ ناو ئۆتۆمبیلەکە، لە دوایدا بەرەو قوتابخانە کە ئەرکێکی ڕۆژانەی لیسا بۆردن کراسە. بەڵامەوە تەنها ئەرکێکی ئاساییە، چونکە چەند ساڵێک لەمەوبەر لیسا دووچاری شێرپەنجەی زمان ببوو. پێیان گوتم نەشتەرگەری باشترین بژارەیە و دەڵێت پزیشکەکان پێیان گوتبوو کە نەشتەرگەری ئەوە دەگەێنێت نیوەی زمانی لیسا لا ببەن و هەروەها ڕەنگە ئەمەش ببێتە هۆی ئەوەی نەتوانێت هەموو ژیانی قسە بکاتەوە. لەو کاتەی دووچاری شێرپەنجە ببوو، کوڕەکەی لیسا لۆگەن تەنها 2 ساڵ بوو، چونکە نەیدەزانی کە جارێکی تر دەتوانێت قسە بکاتیاننا، بۆیە دەنگی خۆی بۆ کوڕەکەی تۆمار کردبوو. بیرم لە هەموو قسەیەک کردبووە کە دەمەویست بە کوڕەکەم بڵێم. بۆ نمونە زۆر قۆزی خۆشم دەوی لۆگەن. بەڵام نەشتەرگەری لیسا سەرکەوتوو بوو، بۆیە لیسا پێویستی نەکرد دەنگە تۆمارکراوەکەی بداتە کوڕەکەی. لە نەشتەرگەریەکی دەخولەکی ئەو بەشەی زمانی لیسا کە دووچاری شێرپەنجە بووە لێیان کردەوە. دواتر پزیشکەکان پێستیان هەر لە قۆڵی خۆی لێ کردەوە و لە بری پارچە بڕاوەکەی زمانی دایاننا. ئەوەی من دەکەم پارچەیەک لە بەشێکی دیکەی پێستی نەخۆش لەو شوێنەدا دەنێم کە شێرپەنجەی گرتووە. ئێستا زمانی لیسا بە شێوەیەکی ئاسایی کار دەکات، چی لە ڕۆژ قسەکردنەوە یا لە ڕووی تامەوە. لیسا ئێستا شادمانە و هەروەها پێخۆشحاڵیشە کە دەتوانێت قسە بکات. خۆشەویستانم بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. لەبیر نەکەن ڕاو بۆ چوون و پێشنیارەکانتان بۆم ڕەوانە بکەن بە ناونیشانی nzada@voanews.com.